وشکە ڕەشەبا بەهێزەکەی پاییز بەردەوامە و تا دێت زیانە مادیەکانیشی فراوانتر دەبن. ئەم خاڵە حاجیە تەمەنی زیاتر لە 70 ساڵە و هاتوۆتە دەربەندی ڕانیە و سەیری شەپۆلە تووڕەکانی ئاو دەکات و دەژڵێت بە تەمەنی خۆم بای بەهێزی لەم چەشنەم نەبینیوە. والله جازیانی بە عالەمە زۆرگانەوە خۆی خان و ڕوخاندونەوە دیواری ڕوخاندونەوە ئەرێ وڵا ئەوە ڕەشەبایەوە بەهێزت دیەوە؟ نا والله بەعادی نەبدیوە ئەوە نەبێ. ئێستاوە لەکوێ دادەنیشن خەڵکی شوێن؟ وڵا خەڵکی سەرسیانی کارەباتان سەرسیان ناوەڵە کارەبا نەماوە. لەکەیەوە کارەبات ئەمڕاوە؟ والله ئەوە سێ ڕۆژە بڕاوە. زیانی چیداوە زیانی دیوار ڕوخاندن و لالۆن بردن و ئەوە لەو حێڵداون و زیانی ئەوی داوە. ئەدی بەلەمەوان و ماسی والله دا بەلەمان کەسە سوترایەدا کەس نێرا بڕۆدایە سێ ڕۆژ چوار ڕۆژە. کارەبا ئەوە لەوە تێژە بایدی نییە لەوە ترەشە بایدی کارەباکەمان نییە بەڕاستی کارەبای نێرە چکرد شەی ماتۆرمان کردو ڕاستی والله دەدا هێندێکی ئەوە کردنەوە شکاندونەوە هێندێکی ماون و زیانی زەرری زۆر هەبوو ئەڕ. خۆشناو حەسەن وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینی شۆژداری دەداتە شۆفێران تا ئەو کاتەی ڕەشەباکە بەردەوام بێت نەچنە ناوچە سنووریەکانی ئیدارەی ڕاپەڕین و جموجۆڵی هاتوچۆش کەم بکەنەوە. بەهۆی بەهێزی باوە لە قەزای پشدەر ئۆتۆمبیلی هێزەکانی ئاسایش وەرگەڕاوە سێ لە کارمەندەکانی بە سەختی بریندار بوون. داوا لە شۆفێران و هاوڵاتیانەکەین کە هەتاوەکو ئەوم باە بەهێزە بەردەوام بێ نەچنە ناوچە سنووریەکان بۆ سەلامەتی خۆیان و هاوڵاتیانی تر. بەهێزی ئەم ڕەشەبایە وێڕای ئەوەی ئاستەنگی بۆ هاتوچۆ دروست کردووە هاوکات ژیان و گوزەرانی هاوڵاتیانیشی بە تایبەت لە گوندەکان خستۆتە مەترسیەوە و بە سەدان دار و درەختیش لە ناوچوون. ئەمە وێڕای تێکدانی پرۆژە کشتوکاڵیەکان و زیانگەیاندن بە بەلەم و کەرەستەی ڕاوکردنی ماسیگرەکان. بەردەوامی ئەم ڕەشەبایە و درێژە کێشانی وێ ڕایەوەی زیانی بە هێڵەکانی گواستنەوەی کارەبای نیشتیمانی گەیاندووە و بەدەیان باخ و باخاتی هاوڵاتیانی لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان تێکداوە. لە هەمان کاتدا زیانی بەدەیان بەلەمەوان و ماسیگری سنووری دەربەندی ڕانیە گەیاندووە کە لە دەریاچەی دووکاندا خەریکی پیشەی ڕاوە ماسین. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی ڕانیە.